مناوی خوای بەخشندە و میهرەبان ئەم کاتتان باش هاوڕێیان من یاسین لە مێدکردەوە لەگەڵتانم لە بابەتی ئەو ڕۆکەماندا باسی فارماکۆلۆژی دەکەین باشە بابەتی ئەو ڕۆکەمان لەسەر NSAID دراگەکانە پارتی یەکەمی NSAID دراگ چونێتی میکانیزمەکەی ئینهیبیتی دروستکردنی پرۆستاگلاندین دەکات بۆیە پێویستە ئێمە یەکەم جار لە دروستکردنی پرۆستاگلاندین کۆڵینەوە بزانین چۆن دروست دەکرێت لە جستەدا. In our phospholipid in cell membrane لەناو cell membrane ما phospholipidمان هەیە ئەو phospholipidانە باشە بریتین لە فۆسفۆرەک و دوو چینی فاتی ئەسید یەک لەو فاتی ئەسیدانە گەمە بین تەمەشایەکەین چی لە ناوە 20 کاربۆنیەکی دبل بۆندیەکی پێی دەگوترێت ئاراکیدۆنیک ئەسید پێی دەگوترێت ئاراکیدۆنیک ئەسید لە وەختی ترۆما یاخود سترێسە کاتێکەوە بەسەر دەستەدا دێ یاخود هەندێک جۆری سایتۆکاینکەوە دەردەدرێت یاخود بڕێدیکانین فۆسفۆلایپێز A2 چالاک دەکرێت فۆسفۆلایپێز A2 کاری چیە فۆسفۆلایپێز A2 دێتن لە فۆسفۆلیپیدی ئاراکیدۆنیک ئەسیدمان لۆ زیاد دەکاتەوە واتە دێنی ئەو فۆسفۆلیپیدەی دێنی ئاراکیدۆنیک ئەسیدە هیچی لێ دەکاتەوە وەکو گوتمان ئەویان دەتوان لەگەر کلیڤی بکەین پێی دەگوترێت ئاراکیدۆنیک ئەسید ئاراکیدۆنیک ئەسید چیە ئاراکیدۆنیک ئەسید پریکرسەرە لە بۆ هەموو ئیکۆساینۆدەکان واتە وەکو چی واتە وەکو لیکۆتراین وەکو پرۆستاگلاندینەکان وەکو ترۆمبۆکسین ئەوانە هەر هەمویان لە ئاراکیدۆنیک ئەسیدەوە دروست دەکرێت دوو پاثوێمان هەیە لە بۆ دروستکردنی با بزانین ئێستا لە فۆسفۆلیپیدی ئاراکیدۆنیک ئەسیدمان بەدەست هێنا ئێستا و ئاراکیدۆنیک ئەسیدە چی لێ بەسەر دێت یان دەگەڕێتەوە ناو فۆسفۆلیپیدەکەی یان دوو ئەنزایممان هەیە کەوا کار لەسەر ئەو ئاراکیدۆنیک ئەسیدە دەکەن یەکەیان پێی دەگوترێت سایکلۆ ئۆکسیجینێز کۆکس ئەنزایم باشە یەکەیان پێی دەگوترێت لیپۆ ئۆکسیجینێز لۆکس ئەنزایم باش لە سایکلۆ ئۆکسیجینێز ئەمە دوو تایپمان هەیە کۆکسیەک لەگەر کۆکس2 هەر یەکەیان فەنکشنی جیاوازی هەیە کۆکسیەک نۆرمەل فەنکشنە کۆکس2 ئەبنۆرمەڵە يعني زیاتر لە وەختی ئینفلامیشن ڕوودەدا دوای ئینشاڵڵا زیاتر بە دیتێڵ لەسەری دەڕۆین ئاراکیدۆنیک ئەسید دێ لە کاتێکەوە ئەنزایمی کۆکس کاری لەسەر دەکات دەکاتە پرۆستاگلاندین چیت و دوای پرۆستاگلاندین H2 پێی دەگوترێت سایکلۆ ئیندۆپێرۆکسیدەیز لە پرۆستاگلاندین H2 کە پاشەنجی دیفرەنشیشنی بەسەردادێ بەهۆی سێ ئەنزایمەوە یان پرۆستاسایکلین سینثیز یاخود پرۆستاگلاندین سینثیز یاخود ترۆمبۆکسین سینثیز باشە کاتێ ئەمە ئەوەندەی بزانین باشە ئاراکیدۆنیک ئەسید بەهۆی ئەنزایمی کۆکسەوە دەبتە پرۆستاگلاندین H2 اینجا دوایە ئەو پرۆستاگلاندین H2 دیفرەنشیشن دەبی لە بۆ TX واتە ترۆمبۆکسین پرۆستاگلاندین پرۆستاسایکلین باش پرۆستاسایکلین کوڕکراوەکەی بۆ شێوەیە PGI2 پرۆستاگلاندین PG یەکان لەگەڵ PGF2 ئەلفا واروها ترۆمبۆکسین TX باشە TXA2 دێنە سەر ئەنزایمی لۆکس زانین لۆکس ئەنزام چۆن کار دەکەم ئەنزایمی لۆکس هەر دەستی بە دروستکردنی لوکۆتریپسین باشە لوکۆتریپسین لێ ئەو ناوە لێنەیە لە لوکۆسایت نێزیکە یعنی وایت بلاد سێل لە بۆ یەکەم جەرکەوە دۆزراوەتەوە لە خۆڕکە سپیەکانەوە ئەو مادەیان دۆزیوەتەوە لوکۆتریپسین A4 یەکەم جار دروست دەکرێت ئەگەر تەماشاکەین لوکۆتریپسین یەکەم جار A دروست بووە دوایە B C D E بەڵێ یەکەم جار لوکۆتریپسین A4 دێتن یان بە لوکۆتریپسین A4 هایدرۆکسیلێز دەبتە لوکۆتریپسین B4 یاخود بە لوکۆتریپسین C4 دەبتە لوکۆتریپسین C یاخود D یاخود E هەر یەکەیان فەنکشنی جیاوازی هەیە لوکۆتریپسین C و D و E یەکە ئەوانە هەر سێکیان باشە برۆنکۆ کۆنستریکشنە باشە ڤاسکولەر پێرمێبڵیتیش زیاد دەکەن یعنی دەبنەوەی کۆنتراکشنی سموز مەسڵەکانی برۆنکای لێ لە بۆ نەخۆشی ئەثمای خەتەرە تقریبا ئەسما لایک ئەتاک هەیە یعنی وەکو ئەگە کەسێک لوکۆتریپسین C و D و E لە قەلبی زیاد بی وەکو نەخۆشیێکی ئەثما مامەڵەی لەگە دەکرێت برۆنکۆ کۆنستریکشنی توش دەبی لوکۆتریپسین B4 ئەوەیان کیمۆتاکسە زیاتر دەبتە هۆی ڕلیسی لایسۆزۆم ئەنزایم واروها ئەتیشنی وایت بلاد سێڵەکان زیاتر کاری کیمۆتاکسیس دەکە
ئێستا دێنە سەر فانکشنەکانیان لیکۆتریپسین بیفۆر گوتمانچیان نیوترۆفیل کیمۆتاکسس سی و دی و ئیەکەی لیکۆتریپسینەکان دەبتە هۆی ئینکریسی برۆنکیال تۆن واتە برۆنکۆ کۆنستریکشن باشە و هەروەها پرۆستاگلاندین ئای2 کەواتە پێی دەگوترێ پرۆستاسایکلین ستەکە فانکشنەکەی زۆر هیمە دیکریس پلێتلێت ئەگریگیشن و هەروەها ڤەیزۆدایلیشن یعنی ئەگەر ئەوە ڤیسلەکە بین ئەو دێت دەیکاتە ڤەیزۆدایلیشن گەورەی دەکا باشە و هەروەها دیکریس پلێتلێت ئەگریگیشن CAMP زیاد دەکات لە پلێتلێتەکان لێ پلێتلێتەکان ئەگریگیشنیان کەم دەکات واتە بلەد کلۆت کەمتر دروست دەبیت بلەد فلۆت کەمتر دروست دەبیت لێ ئەوە زۆر مهمە کەەوە هەبی لە بۆ نەخۆشەکانی CVS کاردیۆڤاسکولار سیستەم لەبەرەوەی زۆر جەرەمە کلۆتە ڕوود دەناو ڤیزلەکان لێ کابرێ تووشی جەڵتەی دڵ دەبی ئەگەر پرۆستاسایکلینمان هەبی ئەو شتە کەمتر ڕوو دەدا دەبتەوەی ڤەیزۆدایلیشن و هەروەها دیکریزی پلێتلێت ئەگریگیشن پاشانجی با بچینە سەر حەکسی پرۆستاسایکلینی کەوا پێی دەگوترێ ترۆمبۆکسین ئەی2 ترۆمبۆکسین ئەی2 ئینکریسی پلێتلێت ئەگریگیشن دەکا واتەمە هەر ئەراکیدۆنیک ئەسیدمانێ هەر ئەو ئەراکیدۆنیک ئەسیدە بە کۆکس ئێنزایم دەبتە دووشت یان بابرین دەبتە PGI2 پرۆستاسایکلین وەروە دەبتە TXA2 کە هەریەکەشان فانکشنی حەکسی ئەوکەتیان هەیە ئەویان دیکریس پلێتلێت ئەگریگیشن و ڤەیزۆدایلیشن ئەویان ڤەیزۆ کۆنستریکشن وەروە ئینکریس پلێتلێت ئەگریگیشن TXA2 ئەو ترۆمبۆکسین ئەی2ش زۆر گرنگە لەبەروی ئەو وەختی ئەمە ئینهیبیتی دەکەین واتە ئینهیبیت دەکەین بە NSAID دەکەین بە تایبەتی ئەسپرین زۆر گرنگە لە بۆ نەخۆشەکانی دڵ وەکو چارەسەر بەکاردێن پرۆستاگلاندین E1 ڤەیزۆدایلیشنە یاخود E2 یوتراین تۆنەکەی چا دەکات بەخۆی عادەتەن پرۆستاگلاندینی یەکان بەرپرسن لە فیڤەریش و هەروەها پێین باشە پرۆستاگلاندین F2 ئەلفا ئەوەشان ئینکریسی یوتراین تۆن دەکات زۆر دەبتە بڵێن عفۆن بورم زۆر دەبتە دیزمینۆریە باشە واتە painful menstruation بەهۆی پرۆستاگلاندین F2 ئەلفا ئەبسینە سەوێنەی دواتر ئەمە چۆن دێن دڕەگ دروست دەکەین باشە دەرمان دروست دەکەین کو بتانین ئینهیبیتی ئەو پرۆستاگلاندینەی بکەین چەند نوع دەرمانێکمان هەیە لەوانە کۆرتیکۆستیرۆیدەکان عفۆن گلوکۆکۆرتیکۆیدەکان باشە یاخود بابرین ستیرۆیدەکان سترۆیدڕەگەکان ئەوانە دێن دەکەن فۆسفۆلایپێز ئەی2 هەر لە یەکەم شوێنەوە ئینهیبیتی دەکەن بە فۆسفۆلایپێز ئەی2 ئەنزایم وەدەنووسێن ناهێلن ئەراکیدۆنیک ئەسید دروست بی لەوەی پرۆستاگلاندین و لوکۆتریپسین و ترۆمبۆکسین دروست نەبیت زۆرێکی کەمان هەیە کەوا پێی دەگوترێت NSAID دەکەن کەوا کار دەکەن لەسەر کۆکس ئێنزایمەکان ئەوانش سلێکتیڤ و نەسلێکتیڤیان هەیە زۆر دیکەشمان هەیە وەکو زایلوتۆن کەوا کار دەکات لەسەر لۆکس ئێنزایمەکان و هەروەها هەندێک درەجی کەشمان هەیە وەکو ئەنەلۆگ لە بۆ پرۆستاگلاندینەکان کار دەکات کەوا ئێستا زۆر کارمان پێ نابێت دێنە ئێرە هەروەکو باسمان کرد مێمبرین فۆسفۆلیپید بەهۆی ستیرۆیدەکانەوە ئەمە دەتانین وە بکەین فۆسفۆلایپێز ئەی2 ئینهیبیت بی ئەراکیدۆنیک ئەسید دروست نەبی ئەراکیدۆنیک ئەسید بەخۆی ئیسێنشیەل فاتی ئەسید نییە بەخۆ لینۆلینیک ئەسید ئیسێنشیەلە دەبتە ئەراکیدۆنیک ئەسید ئەگەر نەشبی لینۆلینیک ئەسیدەکە دەتوانی ببتێ دوو پاثۆیمان هەبوو یان بە لۆکس ئێنزایم یان بخوت بە کۆکس ئێنزایم بە لۆکس ئێنزایم دەبتە لوکۆتراینەکان بیفۆرەکە کیمۆتاکسە باشە یەکەم جا گوتمان دروست دەکات ئەی4 دوای ئەی4ەکە دەبتە بیفۆر و سی و دی و ئی بیفۆرەکە کیمۆتاکسە سی و دی و ئیەکە برۆنکۆ کۆنستریکشنە برۆنکۆ کۆنستریکشن باشە تقریبا وەکو ئەثمەلایک ئەتاکە و هەروەها کۆکس ئێنزایمەکە PGG2 دوان دروست دەکات ئەوش دەبتە PGH2 ئەو PGH2 پاشنجی دیفرنشیشنی بەسەدادێ دەبتە چەند شتێک یەک لەوانە دەبتە پرۆستاسایکلین بەهۆی پرۆستاسایکلین سینثیسەوە و هەروەها ترۆمبۆکسین سینثیس ئەمە دەبی لەوەی تێبگەین پرۆستاگلاندینەکان لێ زۆر جار فانکشنیان جیاوازە لە بۆی کار دەکەنە سەر خانە جیاوازەکان یعنی ئەگەر ئەمە پرۆستاگلاندینێکی بینین باشە تقریبا وەکو هۆرمۆنێک مامەڵی لەگەڵ بکەین لە بۆ هەندە خانە فانکشنەکە لە بۆ هەندە خانێککە فانکشنەچکێ وەکو ئێرە ئەمە لێرکوانە پرۆستاگلاندینەکان PGH2 وەچی دیفرنشیشن دەکات لێرکوان لەسەر ئیندۆتیلیەل سێڵەکان کار دەکات پرۆستاسایکلین لەسەر ئیندۆتیلیەل سێڵەکان کار دەکات لەناو بڵەد ڤیزڵ کیپ
دبلت سايكلين واتە دەبتەوەی چ دەبتەوەی ڤەیزۆدایلێشن يعني ئەوەی بەرینتر دەکا باشە و هەروەها پریڤنت پلێت ئەگریگەیشن ناهێڵیشن کلۆک دروست ببیت لێکە وا دەکا خین بە بەردەوامی بسڕێتەوە پرۆستە سايكلين ئەدی ترۆمبۆکسین TXA2 ترۆمبۆسمان لە بۆ دروست دەکە هەناوکە لە خۆیتی ترۆمبۆکسین ترۆمبۆسس ئەو ترۆمبۆسە یاخود برۆنکۆ کۆنستریکتەرە یاخود با بڵێن لێرکوان دەبتەوەی ڤەیزۆ کۆنستریکشن واتە بڵەت فیزلەکەی لە بۆ یەک دێنیتەوە چوچی دەکاتەوە باشە وەروە پلێت ئەگریگەیشن دەبتەوەی دروستکردنی کلۆتیش لە ناوی لێ زۆر جار دەبتەوەی هارت ئەتاک جاڵتەی دڵ باشە مایۆکاردیۆ ئینفارکشن وەروەها ئەو پرۆستاگلاندین ئێشتوێ جاربێ دەبتە پرۆستاگلاندین E2 ئەو E2 وەش گوتمان لە چ بەرزدارە فیڤەر لەگەر پەین پەین باشە پرۆستاگلاندین F2 ئەلفایەکەش لە بۆ یوتراین کۆنتراکشنە زۆر جار دەبتەوەی ئەوەی کەوە دیسمینۆریابی painful menstruation ڕوو بدات بابین بابەتەکەی کەمەچکە ورد بکەینەوە پاشەوە ئینشەڵڵا ئینترۆدەکشنە خلاص دەبی باسی ئەسەیدەکان دەکەین بە دیتەل بابین هێشتا کە بابەتەکەی ورتر بکەینەوە بزانین پرۆستاگلاندین کاتێکەوە ئەمە باسی کۆکس 1 و کۆکس 2 دەکەین بزانین فەرقیان چییە ئەنزایمی سایکلۆ ئۆکسیجینێز 1 لەگەر ئەنزایمی سایکلۆ ئۆکسیجینێز 2 فەرقیان چییە جار یەکەم ئەوم لێ بزانن کۆکس 1 نۆرمەڵە کۆکس 2 ئەبنۆرمەڵە باشە کۆکس 1 دەبتەوەی دروستکردنی پرۆستاگلاندینەکانی کەوە پارێزگاری لە گاستریک میوکۆسا دەکەن پارێزگاری لە ڕینەڵ پەرفیوشن دەکەن باشە یعنی وە دەکەن ڤەیزۆدایلێشن بی لە ڕیندەڵ وە بکە بلەد فلۆ ڕینەڵ دەپارێزن وا دەکەن خینەکی چاک لە بۆ گورچیلەکان بچیت و هەروەها بە TXA2 دەبنەوەی دروستکردنی پلێت ئەگریگەیشن کلۆتیش دروست دەکەن کەواتە ئەگەر تەماشای کۆکس 1 بکەین لە حاڵەتی نۆرماڵ لە حاڵەتی نۆرماڵ گاستریک میوکۆسایەکە خاڵێکی چاکە پۆزیتیڤە پارێزگاری لە گاستریک میوکۆسا دەکات ڕۆنال پەرفیوشن ئەوشیان هەر خاڵێکی پۆزیتیڤە بەڵام پلێت ئەگریگەیشنەکە هەردوو لایانی هەیە چونکە هەم دەبتە ڕێگری لە بلیدینگ دەکا هەموو دەکا بلیدینگ ڕوونەدات هەم دەبتەوەی کلۆتەکەش زۆر خەتەریاتی هەیە بەتایبەت کەسێک کەوا 40 ساڵە تەمەنی ئەگەری جەڵتەی دڵی لە بۆ دروست دەکات کەواتەوە خاڵی پۆزیتیڤ و نێگاتیڤ هەیە بەڵام ئەو دوویان هەردووچی پۆزیتیڤە لە کۆکس 2 کەوامە دەرێن ئەبنۆرمەڵ لۆل چونکە ئیلا لە حاڵەتی ئینفلامێشن ڕوو دەدا ئینفلامێشن ئەمە دەبی چمان هەبی ئەمە دەبی بڵەت ڤیزڵمان هەبی لە ئینفلامێشن ئەمە دەبی بڵەت ڤیزڵمان هەبی باشە ئەو بڵەت ڤیزڵە ڤەیزۆدایلێشن دەکا واروەها ئینکریز پێرمێبڵەتی دەکا لێش فیڤەرمان توش دەبی واتە تێمپریچەر بەرز دەبتەوە هەروە پەین بەهۆی پرۆستاگلاندین E2ەکان باشە واروەها لێرکانە کۆکس 2 پلێت ئەگریگەیشنەکەی ناهێل یعنی ئەو خاڵەی دەتوانێت دووبارە دەبتەوەی ئینکریز بلیدینگ باشە و هەروەها کەم لە بۆ کاردیۆڤاسکولەر سیستەمیش خاڵەکی پۆزیتیڤە یعنی ئەوەیان دوو لایەنەیە بەڵام پەین و فیڤەر و ئینفلامێشنەکە هەر سێکیان شتێکی قسەی ئیزعاجن لێ ئەمە زیاتر هەوڵ دەدەین کار بکەین لەسەر کۆکس 2 لە وەختی چارەسەرکردنەکاندا ئەو خشتانە ئینشاڵڵا زۆر مهمە زەبتیکەن پاشنجی دێین ئەو وەکو ئینترۆدەکشنەکە لە بۆ بابەتی ئێنسێت پاشنجی دێین باسی ئێنسێت دڕەکەکان دەکەین